الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. مسلمانان و إيمان داران، سلامي خواهي گەورەتان لەسەر بێ. خواهی گەورە مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ کا و بە سەلامەتی لێمان وەرگرێ و سەلامەتمان کە تەوفیقمان بە لەم مانگی ڕەمەزانە زیاتر و باشتر و چاکتر عیبادەتەکان بکەین، مەحروم نەبین، خوای گەورە لە خۆمان ڕازیکەین. مەقسوودی ڕۆژوگرتن بۆ مسلمانان ئەوەیە کەوا حکمەتەکەی تەزکیە و تەصفیەی ئەخلاقی خۆی پێ بکات. چۆن پێویستە ڕۆحی ئاسوودەکە، ئاواش پێویستە بەڕاستی تەزکیەی ئەخلاق و ڕەوشتی پێ بکە بۆ ئەوەی بگاتە لووتکەی سەعادەت و بەختەوەری، بگاتە مانا و مەبەستی ڕۆژوو کە خوا ئەفەرمێت یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. کە پلەی تەقوایە، پلەی تەقواش پلەیەکی زۆر گەورەیە لای مسلمانان و ئیمانداران. هەرچی عیبادەت لە ئیسلامە دانەراوە بۆ ئەوەیە کەوا ئینسانی مسلمان خاوەنی ئەخلاقی بەرز بێت، خاوەنی هیممەتی بەرز بێت. چونکە پێغەمبەرەکەمان سەڵات و سەلامی لەسەر بێ خوا لە وەصف و شەئنیا ئەفەرمێت وئینەکە لەعەلا خولوق عەظیم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خاوەنی بەرزترین ئەخلاقە و قورئانێک بۆ بەسەر ئەرزا ڕۆشتووە ئومەتەکەی بۆ ئەوەی کەوا بەختەوەر بن، سەربەرز بن، بە عیزەت بن لە دونیا و لە قیامەتا. پێویستە متەمەسک بن بە سونەت و ئەخلاق و ئاکار و گوتار و ڕەوشتێ و پێغەمبەرە نازدارەوە صلی الله علیه وسلم. بۆیە پێغەمبەری نازدار لە فەرمایشتێکی ئەفەرمێت بەرامبەر بە ئومەتە نازارەکەی، ئەفەرمێت ئین الصەوم ئەمانەة فەلیەحفەظ ئەحەدوکم ئەمانەتەه. ڕۆژوو ئەمانەتە، پارێزگاری لەم ئەمانەتەی پەروەردگار بکەن کە لەلاتانە بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتا شەفیع و تکاکار بێ بۆتان، نەک حوجە بێ لەسەرتان و شکاتان لێ بکات کاتێک کە بەزایەتان داوە و خزمەتتان نەکردووە و حورمەتتان لێ نەگرتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەم فەرمایشتەی فەرموو، ئەم ئایەتەیشی خوێندەوە بە دوایە، فەرمووی إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. فەرمووی ئیمان داران، خوا ئەمریشتان پێکات ئێوە ئەمانەتەکان بگرن و بڵای خاوەنەکانیان. خوای تەبارەک و تەعالا ڕۆژووی لەسەر ئێمە فەرز کردووە بە ئەمانەت دایناوە لەسەرمان، کەواتە ئەبێ بە سەلامەتی و پارێزراوی تەسلیمی پەروەردگاری کەینەوە بۆ ئەوەی بمان پارێزێت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو کاتا دەستی مبارەکی خستە سەر چاوەکانی، خستە سەر دەمی و هەروەها خستە سەر گوێچکەکانی، فەرمووی ئەمانە هەمووی ئەمانەتن، ئەمانە هەمووی ئەبێ بپارێزرێن. ئەگەر نەیپارێزی بەڕاستیەنی تو ئەمانەتەکانە نەپاراستووە. ڕۆژوو سەوم مەدرسەیەکە کە تۆ گوێچکەت بپارێزێت لە حرام و لە تاوان، چاوت بپارێزێت لە حرام و لە تاوان، دەمت بپارێزێت لە حرام و لە تاوان. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم لە جوابی ئەو کەسەیە کەوا بێئەدەبییە کا بەرامبەرت، شەڕت پێ ئەفرۆشێت، یەخەت ئەگرێ، ئەمە ترس نییە، ئەمە عیزەتە، ئەمە عیفەتە، ئەمە سەرکەوتنە، ئەمە سەعادەتە. پێغەمبەری خوا فەرمی بڵێن فەلیەقول ئینی صائم ئینی صائم ئینی صائم. لە وەڵامی ئەو کەسە جاهیلات و لە ڕووی جەنابتان کە شەڕت پێ ئەفرۆشێت، وات لێ کا شەڕی لەگەڵا بکەی، تۆ ئەبێ شەڕی لەگەڵا نەکەی. بڵێ من بە ڕۆژوم، من خاوەنی عیبادەتم، من لە مەقامی تەزکیە و تەصفیەم خۆم پاڵفتە ئەەکەم. ڕۆژوو مەدرسەی ئەخلاقی ئێمەیە، من بە ڕۆژوو وەڵامی تۆ نادەمەوە. یعنی ئەمە
باشترین وەڵام و جوانترین وەڵامی ئەو کەسانەیە کە خۆیان بێعەقڵەکەن لە بەرامبەری مسلمان و ئیماندارێکە کە شەڕی پێ ئەفرۆشێت. کەواتە تۆ ئەم کاتە ئەگەر بێت و ڕۆژۆکەت ئابە و شێوازە پەروەردەی کردی، ئەخلاقی پاراستی، ئاکار و گوتار و ڕەوشی پاراستی، مانایەت و ئەمانەتەی خوا و پاراستووە. بۆیە ڕۆژوگرتن مجرد هەر ئەوە نییە کە تۆ بگرێتەوە لە خواردن و خواردنەوەیەکەوە خواردنیان حەڵاڵە، بەڵام بە ڕۆژووبوون وای کردووە کە ئەمڕۆ لەسەری تۆ حەرام بووە. ئەینا کە ئێوارە داتێ تۆ ئەخۆیتەوە ئیجازەت پێدراوە، بە ڕۆژا لێت گیراوە، ئەبێ حکمەتەکەی بزانی. ئەویش ئەوەیە کە ئینسان بەڕاستی ئەبێ ڕۆژوو کاتە مەدرسەی ئەخلاق و ڕەوشتی. بۆیە پێغەمبەری خوا فەرمێت لەیس الصيام من الأكل والشرب إنما الصيام من اللغو والرفث فإن سابك أحد أو جهل عليك فقل إني صائم. وهروها پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. بەڕاستی ئەفەرمێ ئەگەر کەسێک قسەی پێوتن گوێنی پێدان خراپەی بەرامبەرکردن بڵن ئێمە بە ڕۆژووین. و ڕۆژووگرتن ئەگەر کەسێک بە ڕۆژوو بوو ناوێت بەس تەرکی خواردنەوەی کردبێت، ئەبێ واز لە قسەی پڕوپوچ بێنێ. هەر کەسێک واز لە قسەی پڕوپوچ و خراپ نێنێ، زەم و غەیبەت و تاوان نێنێت، واز لە ئەخلاقە و ڕەوشتە ناشینەکان نێنێ، دڵنیا بەخوا پێویستی بە ئەوە نییە کە ئەو وازی لە خواردنەوە هێناوە خۆی برسی کردووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بەڕاستی زۆرێک لە مسلمانان و ئیمانداران و قسەش هاتووە سەرمان لەسەر ئەوەی کە ئەم ئیسلام و ئەم دینە و نەیگەڕێنن لە گوناه و تاوان و مەعسیەت کە ببین بە نمونە کاتی خۆی خەڵکانی ئێمە بە ئەخلاقی بەرزیان بە ڕەوشتی بەرزیان توانیویانە ئەم دینە بگەێنە شەرق و غەرب، پیاوانی خوا عاریفان و خواناسان، بەڵام بەداخەوە ئەمڕۆ خەڵکی مسلمان لە دەست مسلمان بێزارە. یعنی شتەکان هەمووی کرچ و کاڵە، شتەکان ڕۆتینیە، شتەکان تەقلیدیە. ئەوەی کەوا پێویستە لەو عیبادەتە تۆ ئیستیفادەت لێ کردبێن نەکراوە. مسلمانان بە پێی پێویست لەسەر ئەخلاقی ئیمانی و دینی و سنەتی پێغەمبەری خوا پەروەردە نەکراون یا خۆیان پەروەردە نەکردووە. ڕۆژوەکەیشمان هەر بۆتە شتێکی تەقلیدی خۆبرسیکردنە. ئەینا زۆرێکمان غەیبەتەکەین، زۆرێکمان باسی یەکتریەکەین، زۆرێکمان زوڵمەکەین، ستەمەکەین، بازاڕەکانمان پڕ لە سوێنی درۆ، بەڕاستی خیانەتەکان لەولاوە بۆستێ، ئیتر ئەو هەموو زوڵم و ستەمەیتر لەولاوە بۆستێ. ئەمانە هەمووی مخالفەی عیبادەتی ڕۆژووە، عیبادەتی نوێژە، چونکە لە سەدا 99 ئیسلام ئەخلاقیاتە. بۆ ئەوەیە دانراوە کە تۆ بپارێزێت لە دنیا و لە قیامەتە. لە قیامەتە لە ئاگری جەهەنەم و لە پلەی متەقیانە بی، لە دنیا جا پارێزراو بی لە هەموو تاوان و مەعسیەت و خراپەیەک و بە تەواوی تەزکیەکرابیت. قەد ئەفلەح مەن تەزەککە، ئەوەی بەڕاستی سەرکەوتووە ئەوانەی تەزکیە و تەسبیح خۆیانیان کردووە. ئێمە وازمان لە یعنی بە ڕۆژووین لە حەڵاڵی خوا، خواردن و خواردنەوەکان شەهەواتی حەڵاڵ، بەڵام لەگەڵ ئەوەیشا بە خۆمان نازانین بە حرامەکان و بە تاوانەکان ڕۆژەکانمان ئەشکێنین، لە غەیبەت، لە فیتنەیی، لە جوێندان، لە قسەوتن، لە نەزەری حرام، لە باقی ئەم شتانی کە ئاماژەمان پێکرد. بۆیە ڕۆژی ڕەمەزان لە ڕۆژی قیامەتە هێقەت دەگرێت کە نەت پاراستووە، ئەو ئەمانەتەی خوات بەڕێکەوپێکی جێبەجێ نەکردووە و مەحرومیت لە هەموو خێر و بەرەکاتی مانگی ڕەمەزان. بەس فەرزەکەت لە کۆڵەوە ئێمە ناڵێن بە تەواوی ڕۆژەکەی بەتاڵە و پێویستە قەزای کاتەوە، تەنها و تەنها ئەوە لای خوایە ئەڵێن بەس تەنها فەرزەکەی لە کۆڵ بۆتەوە. ئەینا بەڕاستی ئەم کەسە خێر و سەوابی مانگی ڕەمەزانی دەستداوە
وزور جاري زورك من خمان أخينا بردعاي شر حضرت جبرائيل آميني پیغمبری نازدار كأفرميت خواهي أوي رمضان دي بسريا أو نعبادو چاكناك أو خوي چاكناك خواهي أم كسا لوتي بچي بقلاو يعني نكبتو بدبغ بيت يعني أم كسا خواهي الرحمي بيانكي پیغمبری خواه فرمي آمين براستي روشو أبي وامان ليبكا بي باريزين بمان باريزي وأخلاق الروشت من أخلاق الروشت پیغمبر وأصحاب عارفان وخواناسان بي با أو روشون نبي كبيغمبري خواه فرميت صلى الله عليه وسلم بس إيوا خوتان برسيوتوني كلو لحلالي خواه شهواتي حلال بلام بحرام وتاوانش كاندو تانا رب صائم ليس له من صيامه إلا الجوع ورب قائم ليس له من قيامه إلا السهرة زورك للروشوانان براسي بس خوان برسيكن وبس برسيدو تونيتيان بوندو زورك لا شو نوشكن أواني قرآن خوانن أواني صدقاكن براسي بس خومان دو كردنيان بو أمينتوا چونك همو عبادتانان بتال بوتوا زور گناهي هي منو تو بكم يزاين ببچوك يزانين بلام زور قوريا زور خرافة بويا ابن حجر لتزواجيرها فرميت بردوامبون لسر گناهي صغيرة دبت كبيرة باخومان باريسين گناه كان ببچوك نزاين بزاين تولى برامبر كيا گناه تاوانكي خوايك رقيبتا أبي بتشاو ديري خودي بزاني لها مو شوينكا بويا پیغمبري خوام اتقوا الله حيثما كنت لهركوا هي باشكراو بنياني تقوى خوابكو خو باريزا بو اوي كوا لعارفان وخواناسان ويد بو اوي روجوكت عبادتكت نوشكت براسي مدرسيكي بالفتا بيبوت وشفاعت كاد بوبكا نكش كات لبكا لقيامتها لسر اوي امانته نباراستوا خواي يقول لهم ولاك ما خوش به ولهم ولاك ما راضي به خواي لتبارينا باسم عظمي خود خواهي لقناو تاواني خومان وباوكو دايك مان خوش بي يا ربي خواهي يعني تبارينوا روشو كمان روشويكي شرعي بيت روشويكي تندروز بيت روشويك بيت بتوانين بيكينا مدرسي باراسني اخلاق وروشت مان باراسني ايمان مان روشويك بيت او روشو بيك خواهو بيغمبري خواه ليه رازية يا ربي خواهي لتبارينوا إصلاح حالي خومانو خانوادو مجتمعكم القامان كي يا ربي خواي عاقبتي في لكان من بخير جري هدادي جنز جوانا كان من بي يا ربي خواي أواني داوي دعاي خيريان لكر دوينة أبارينوا يا ربي خواي بهدنيتو بالمبسي قدان أم صدان أنا كردوا خواي أقر من دالي أني من دالي صالحيان بريا هيانو صالحي خواي ويان صالحي مشكلة جيرو قرفتي عائليان خواي بلوتو كلمة حاليا بو فرمو شارع سران بوبكا يا ربي خواي أجن خوشيان هيا خواي شفاعة دو بلان بوبنيرا بتايبت شن خوشي يقرك داوي دعاء خيران كردوا كمسلمان دعاء خيران بوبكن لقصدخانيه هوا وغير قصدخانيه هوا ولا مال ولا قصدخانه كان نارحة بيتاقة يا ربي خواي لم روجا بيروزدا لما كان بيروزدا لم شونا كمالي تويا شوني عبادة مناجاة شوني دعاية خواهي لدى بارينا وشفاء عزو بلان بومنيرا يا ربي خواهي رحمة بيبكا خواهي ضليان خوشكا خواهي زليل سرجيقان مكا خواهي ايميشو مالو منال من باريزاو كي لهمونا خوشي خراب لسيل واسقام لتاوان وقناه ومعصيات يا ربي خواهي يعني اما عبدي ضعيفي توين اما الزليلي بردرقاي توين يا محتاج الرحمة توين خواهي برحمة يكون رحمة بيبكا بإيمانه وبمان شينه وبمان زندو مان كروا خواهي لتبارينوا خواهي لتبارينوا لما نجي رمضانا لمحرومين نبين لو أنا نبين كوا لما أخوان محرومة كان لهم خير وبركاتها خواهي لو أنا نبين كوا خير وبركات رجاني بسريانا رمضان يعني يقبلك روشي رمضان أكيد كاو شفاعة بويان قرآن أكيد بشفيعها والوصيرات والسراب ويان خواهي لو أنا نبين خواهي بس بكساتي وداما وتسكي وتاريخنا وقرمانا بيتوا يا ربي خواهي يعني لتبارينوا للروش قيامتا لخزم السرداري مدينة عشر مان كي صلى الله عليه وسلم لسرد بردي سراد بان مان بكاوك برق بمان برين توا بوسر شي من كاني بواش بوسر عوزي كوسر بدستي مبارك خوي آوي كوسر مان باتي لتوينتي ونقبتي دنيا وقيام الرزقار مان كات پروردگار لدى بارينوا او پیغمبر بان مان بكاو درمان نكا بان مان بكاو درمان نكا ونفرمي اي ولوانن كوا دينكي من تان تيقدا بفرمي اي ولوانن عاشقي من بن منيش براستي ناوم تومار كردون ناوي خوتانو
ماڵ و منداڵ و باوک و دایکتان ئێوە ئومەتە نازارەکەی منن خوایە لەوانە بین یا ڕەبی خوای گیان ئەوەی کەوا هاوکار بووە لە ئیفتاحی ئەم مزگەوتە لە تەعمیری ئەم مزگەوتە لە ئاوەدانی ئەم مزگەوتە خوای خێر و بەرگەر بژێنەوە سەر خۆی ماڵ و مناڵیە خوایە بە هەر تمەن و دینار و دۆلارێک داوێتی یا ڕەبی خوای گیان بە هەزاران هەزار جار لە دنیا و لە قیامەتەوەی خەرە بکەیتەوە بیکەتە شیفای نەخۆشی دەفعی بەڵاو مصیبەت لێی قەس و قسووری باشتەکانی پێ ئاتاکەی وعدی تۆیە وعدی تۆ ڕاستە ئینەکە لا تخلف الميعاد فەرمووتە بە پێغەمبەرەکەت پێی ڕاگەیاندوین هەر کەسێک مزگەوتێک دروستکە لەبەر خاتری خوا قەسێکی پێدەم لە بەهەشتا خوایە هەموو کەسێک لەو مسلمانانە قەسێکیان پێ بە ولا دنيا شاد الله خوشك آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.